عائلەیە ئامادە نیم بە پارەیەکی حرام بە پارەیە کە مستحقی من نییە کە شایانی من نییە من بچم قەڵەمەکەم ئەدەبەکەم کە هیچیش نییە قابلی ئەدەبی من چییە خۆ من ئەمبرتۆئی کۆم و نەمارکیزم و بەڵام تەڵعەت تاهیری کوردستانی من شانازی بۆ دەکەم هەرچەندە ینی لایەنە فەرهەنگیەکەی لایەنە کولتوریەکەی من تەواو ئیمانم بە لایەنە نەتەوەیەکە هەیە هەرچەندە لە سیاسەتە من زۆر بۆ نەتەوە بۆ کۆمەلگا و ئانە ئیش ناکەم من بۆ شتە بچووکەکانی بەشەرەکان ئیش دەکەم ئێمە هەمیشە قوربانی سوڕەی گەورەین خاتوشێمە هەمیشە قوربانی یعنی وەزارەتی پەروەردە باز لە وێنەی پەروەردە دەکا بەڵام باز لە ژیانی مامۆستایان ناکەم مەلاکە خوتبە دەدا باز لە وێنەی ئیسلامەکە باز لە حیاتی موسڵمانان ناکە نووسەرەکە باز لە با بڵێن سوڕەی ئەدەبی باز لە وێنەی ئەدەبی کوردی دەکا باز لە ژیانی ڕۆژانەی خوێنەرەکانی ناکە باز سیاسی باز لە کوردایەتیەکە سوڕەی کوردایەتی نایەتە ناو ژیانی ڕۆژانەی خەڵکێکە کوردایەتی کوردەکان هەر کوردەکان گەنجێکە ژنی بۆ نایە کوڕێکە خانووی بۆ ناکرێ کچێکە دایک و باوک و براکانی لەگەڵی خراپن کچێکە لە مەکتەب دەریان هێناوە ئەو شتە وردانەی لە سوورە گەورەکەدا هەیە مهمترە لە سوورە گەورەکە چونکە تۆ مەحاڵە سوورەیەکی گەورە جوانت دەستکەوێ ئەگەر وردەکاریەکان جوان نەبن ئەگەر چنینەکە جوان نەبێت یان ئەگەر ئەو بازنە بچووکانە جوان نەبێت کە تایدا ئەکتیڤیتیان هەیە تایدا زیندون باشە مامۆستا ئەمە هەمومان ئەوەی دەزانین کە تەڵعەت تاهیر بەڕاستی کەسێکی خۆشەویستە لە نێو هەموو خەڵکدا یعنی ئەوەی من بینیومە و بیستومە هەروە بووە ئایا بەڕێستان خۆتان بە شایانی ئەو خۆشەویستیە دەزانن من شتێکی وام نەکردووە یعنی هیچم نەکردووە هیچ بۆ میلەتێکی خۆم نەکردیە من بەس کتێبم خوێندەوە شتم نووسیوە ئەخر ئەوە شتێکی گەورەیە هەموو کەس ناتوانێت ئەوە بکە تێدەگەم بەڵام من شتێکم نەکردووە منەت بێ لەسەر میلەتەکەی خۆم من شتێکم نەکردووە بۆ هەولێر منەت بێ لەسەر شارەکەی خۆم تێگەی چۆنە دەیان و سەدان و هەزاران کەس لەم شارە تێگەی چۆنە خزمەتی شارەکەیان دەکەن خزمەتی زمانەکەیان دەکەن خزمەتی نەتەوەکانیان دەکەن ڕەنگە من بەختم هەبێ لەوەی کە با بڵێن خەڵک دەزانێت چیم کردووە بەڵام بڕوات بێ سەدان کەس لەم شارە سەدان مرد سەدان کەسی دڵسۆز ئیش بۆ هەولێرەکە ئیش بۆ زمانەکە ئیش بۆ ئەدەبەکە ئیش بۆ کۆمەلگا دەکە بەبێ کەس بزانێت بەڵام دیار نیە خۆشەکەی لەوەیدای وەکو خێر وایە باشترین خێر ئەوەیە خەڵک نەیزانێت یعنی ئەوان زۆر لە من باشترن ئەگەی من دیار بێ هی ئەوان دیارە مامۆستا بەس مەسەلەن ئێستا ئەگەر ئەتوو تەماشا بکەی خەڵک ئەوەندە خۆشتی دەوێ بێگومان هەستێکی خۆشە من تەسەوڕ ناکەم خەڵک خۆش بەڕاستی لەوانەیە ئەو پرسیارم لە ڕوانگەی خۆمەوە کرد خەرە منەتم زۆر خۆش دەوێت شاعیرەکانت کەسایەتیت قسەکانت خۆی کۆمەڵێکی زۆر لە ئەدیبەکان ڕخالەمدا لە نووسەرەکان لە شاعیرەکان ئەوە هەر هەیە مەسەلەن کابرا دکتۆرێکی زۆر باشە هەیە دکتۆر و کەیفی پێی نایە ئەم لەوە دەگەم لەبەرەوەی ئەمن هەر لە ئەساسدا شعرم بۆ شاعران نەنووسی چکە شێف خواردن بۆ شێفەکان دروست ناکە یعنی خۆی شێفە خواردنی بۆ دروستەکەی یانی وایە یعنی ئەتو دائیمە خواردن بۆ کەسان دروستەکەی کە برسیانە ناکە ئیتر من پێم مهم نەبوو مەسەلەن ئەدیبان ئەو نەوعە شاریان پێ خۆشەیە لە هەرچەندە من قەرزاری زۆربەی ئەدیبانی هەولێرم وەکو مامۆستا وەکو برا گەورە یعنی من لە هەولێرە مەسەلەن قەرزاری دڵشاد عەبدوڵڵا قەرزاری هاشم سەرراج قەرزاری فەریزامدارم قەرزاری کەریم دەشتیم قەرزاری هەموو ئەو قەرزاری محەموود زامدارم قەرزاری هەموو ئەو جیلەم کە با بڵێن تەڵعەت تاهیریان پێگەیاند هەر شتێک نییە ناوی ئەوی تەڵعەت تاهیر وەکو ملوانکە وایە ملوانکە یعنی با بڵێن هینێک بەشێک بەشێشتر هەموو زادەیەک ملوانکەین هەموو وەکو تەزبیح وایە یعنی دەنجێک لە پێشە منە من دەنگەکەم دەنجێک لە دواوەتر دێ زمان و ئەدەبیاتی کوردی ئیتر هەمووی وەکو تەزبیح دەنگکە مەسەلەن عەبدوڵڵا گۆران دەڕوا مامۆستا پەشێوی مامۆستا پەشێ و جیلەکەی دواتر هەشتاکان دێن هەشتاکان دواتر جیلیشتر دێن دواتر جیلی ئێمە دێن ئێستا جیلیشتر هات